سڵاو لە بەڕێستان و لە هەموو بینەر و گوێگرانی پایتەختی ئازیز و خۆشەویستمان کە یەکەم سایتە لە شاری سلەیمانی بەڵێ وەکو میوان بەشداریم کردووە زۆربەی ئەوانەی کە لێرە ئەم چالاکییان کردووە لە بەخا ڕەفیق من زۆر جار لە بەغا ئیڤێنت و شتەکەن ئەچم بۆ لایەن بەشداری یەکەم لە بەغاوە ئێستش لێرە ئەمانەوەکو هاوڕەیەک لێرە بانگشتیان کردوم بۆی بەشداری بکەمەوە منیش لێرە بە دوو چەپکە گوڵەوە هاتووم کە پێشکەشیان بکەم ئەزانی چی یەکەم بە ئێمە باسی ئارایشت و ساڵۆن نەکەین سەیری ئێرە بکەین کە چەند کەس هاتووە پاسێکە دوو پاسە هاتوون ئەمە بۆ سلەیمانی زۆر گرنگە کە یەکەم نیەن وەکو گەشتیارێکە و ئەمانەی کەیەن گەشتیار پارە دانێن وەنە پارە سەرفەکەن و ئێمە زین کە میلەتی کورد حالیەن کە لە بارودۆخێکی زۆر خراپی مالیە و اقتصادایە و نییە ئابوووریایە بۆیە ئەمە کارێکی زۆر باشە دووەمیش کەیەن شتەکردنەوە شت دەبنەوە بۆ دیاری و شتە بنەوە ئەچن بۆ هاوینە هەوارەکان ئەچن بۆ بازار ئیتر لە کەلتوری ئێمە شارەزە ئەبن لە عادەت تەقالیدی ئێمە شارەزە ئەمە یەکەم سوودێتی بەلای منەوە دووەم ئیڤێنتەکانی شکایکن لەبارەی میکیاج لەبارەی جوانکاری بێ ئەمەش لێرە سەیرەکەین خەڵکانی ساڵۆن هاتووە هەم ئەمانەی ئێمە لە ساڵۆنەکان و لە جوانکاریەکان کەسایەتی جوانکاری و هەم هی بەخاو شارەکانی عێراقیش ئاڵگۆڕێکی سەقافەتی جوانکاری و میکیاج و شتیوا بە یەکتری ئەگۆڕنەوە